هەندرێن ئەحمەد ڕۆژنامەنووس و شۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆی ناوەندەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاک هەندرێن ئەم کاتت باش. ئێوە ئەمڕۆ گرتبوونەوەیەکتان لە بەردەم پەرلەمانی کوردستان کرد، داواتان کرد کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان زوو پێک بهێنرێت. بۆچی لەم تەوقیتەیە هۆکارەکەی چی بوو؟ سپاس ئەو کاتەی بەڕێزیشت باش. بێگومان هەموو کاتێک هەموو ینی پێشتریش و ئێستاش گرنگە کە کار بکرێت، دەستە بژێری کۆمەلگای کوردستانی فشار بکەن، گوشار بکەن بۆەوەی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کابینەی نوێی حکوومەت پێک بێ و بابەتەکانی کاری سیاسی و بەڕێوەبردننی دەوڵات بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی. ئەو تەوقیتە سوتفە و ڕێککەوتنیە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە فشارەکان لەسەر هەرێمی کوردستان زیاد دەبێن، هاوکاتە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی نوێی عێراقی دروست دەبێت اتحادی ڕەنگە پێویست بێت کە ناوەندێک بە شەرعیەتێکی یاسایی و سیاسی گرنگەوە هەموو لایەنە سیاسیەکان پەرلەمانی کوردستان وەکو دەسەڵاتی یاسادانان لە پشتی بێ بچێتە قۆناغی گفتوگۆ و دانووساندن لەگەڵ حکوومەتی اتحادی. واتە ئەگەر یەکڕیزی هەبێت و حکوومەتی نوێ و کابینەی نوێ هەبێ و پەرلەمان کارە بۆ بێتەوە، ئێمە ڕێگا دەگرین لە دەستێوەردانەکانی بەغدا یان هەر مەیلێک کە بێوێ لە حەقی فیدرالی و لە حەقی دەستوری مافی دەستوری خەڵکی کوردستان کەم بکاتەوە. لەبەرەوە ئەو کاتە و سبەینێش و دووس بەش گونجاوە هەموو کاتێک گونجاوە بۆی گوشار بکرێت و هەر لایەنێک دەست پێشخەری بکە بۆ ئەوەی لایەنەکانی دیکە کۆ بکاتەوە کارای پەرلەمان دووس بەش دێنەوە فشارەکەن. مەبەستی من قەزدم ڕۆژەکە نیە بە تەناسبێنە و دووسبەی، یعنی هەموو ئەو ڕۆژانە گونجاون کە بەردەوام دەزانم دەستە بژێرەکەی. بەڵام ئێوە ئەمڕۆ هاتن تخوا کاکەندرن، ئێوە ئەمڕۆ هاتن پەیامەکەی خۆتان گیان، بەس گەیاندنی پەیامەکە بوو یان بەڕاستیەتانەوێ فشار دروست بکەن و ڕۆژانە ئەو فشارە لە حەزب و لایەنە سیاسیەکان بکەن؟ بێگومان ئەوانەی کە هاتبوون دەستە بژێر بوون دەتوان هەرێک بە پێی خۆی گوشار دروست بکە بە پاڵ پشتی ئەو ئیمزانەی کە کردیتیان لەسەر ئەو پەیامەی کە بە یەکەوە ئەوڕۆ ڕامان گەیاند. لەبەرەوە بەڵام پێم وایە ئەو گروپەی کە کارمان لەسەر بابەتە کردیا بەردەوام دەبین، چاودێری دۆخەکە دەکەین، بەڵکو دەست پێشخەری بێتە پێشەوە یان هەوڵێک بێتە پێشەوە بۆ کارەکردنەوەی پەرلەمان و پشتگیری هەر هەنگاوێکیش دەکەین لەو بارەیەوە. و ئەگەر هاتوو چەقبەستویەکە بەردەوام بوو بێگومان دەبێت ڕێگای مەدەنی دیکە بگرینە بەر بەوەی کە ئەم شارە زیاتر ببێ و بێتە سەرتاسەری هەرێمی کوردستان. لە بیر و بۆچوونی جیاواز بوونەوانەی کە ئەمڕۆ هاتن کاکەندرێن، ئەو تابلۆی ئەمڕۆ لە کۆبۆ لە بەردەم پەرلەمان بەڵێ هەمویان لەسەر بە حێز و لایەنی سیاسی و بێلایەن و شتی جیاواز بوون، کەسایەتی جیاواز بوون، لێوەشاوی جیاواز بوون لەوێ کۆ ببوونەوە. لەبەرەوە هیچ مۆرکێکی سیاسی یان حزبی دیاریکراوی پێوە نەبوو، بەقەدەرەوەی مۆرچی ئەوەی پێ بوو دەستە بژێرێک بوون کۆ ببوونەوە بۆ داوایەکی ڕەوا کە داوای هەموو خەڵکی کوردستانە و بۆ پاراستنی کیانی سیاسی کیانی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. جێ خۆیەگرێ ئەوەی کە ئێوە ئەمڕۆ کردتان؟ بەرپرسیارەتی دەستە بژێر لە کۆمەلگای کوردستانی زۆر گرنگە، بەرپرسیارەتی هێز و سیاسەکانیش گرنگە کە پێیان بە بیریان بینیەوە کە ئێمە ماڵێکمان هەیە، ماڵێکی نیشتیمانیە پەرلەمانی کوردستانە. ئەو پەرلەمانە جێگای ئەوەیە کە ئەو هێز و لایەنە سیاسیانەی کورسیانەیە فراکسیۆنیان هەیە، ئەگەر ململانەی سیاسیشانەیە، ئەگەر ڕکابەری و دانووساندی دوور بە دووریشانەیە بچن لە ژێر چەتری ئەم پەرلەمانە کۆبنەوە، چونکە ئەم پەرلەمانی کوردستان یەکێکە لە پایە گرنگەکانی باشە قوارەی سیاسی هەرێمی کوردستان، یەکێکە لە مەرجەعی سەروەری پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەرامبەر بە دەستوری عێراقی مەسئولە، بەرامبەر بە ژیان و ئایندەی خەڵک، بەرامبەر بە بەو دەنگدەرانەی کە چوون دەنجیاندا بە لایەنە سیاسەکانی خواستراوی خۆیان و ئەمڕۆ فراکسیۆنێنێ ناکرێ ئەم پەرلەمانە و ئەو ئەندام پەرلەمانی بەرپرسیارەتیان گرتە دەست لە دەرەوە بن. بۆیە جێگرتنەکە ئەوەیە کە داوا لە پەرلەمانتارەکانیش دەکەین بێنە بە دوای ئەو پەیامانەوە بێنە هۆڵەکانی پەرلەمان. ئێمە ڕووداوێکی مێژوویمانەیە لە ساڵی 94 کە ڕووداوی نەخوازراوی شەڕی ناوخۆ بوو. پەرلەمانی کوردستان بەشێکیان هەوڵیاندا کە هە لە ڕۆژی یەکەمەوە یعنی داوا بکەن کە ئەم ئاشوبە لە کۆڵ هەرێمی کوردستان ببێتەوە. ئەمڕۆ لە گۆڕەپانێک لە شەقامێکی بەرفراوان
کە هیچ فشارێکی سیاسی نییە ڕێگریەک نییە حتا حزبایەتیش تا ڕادەیەک حزبایەتیش وەک خۆی نییە ئەندامانی پەرلەمان کە دەنجی و متمانەی خەڵکیان وەرگرتیا بەرپرسارەتیان لەسەرا ئەمڕۆ بەدەر لە هەر ڕێیەکی سیاسی حزبی بەرتەسک ناوچەی حزبی بەرتەسک کەسی بێن دەربڕی ئەو دەنگانە بن کە متمانەیان داونەتێ بێنەوە بگەڕێنەوە پەرلەمانی کوردستان و مەسئولیەتی تاریخی خۆیان لە ئەستۆ بگرن چونکە پەکخستنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەیەکی درێژتر ڕەنگە دەستی هەندێک لە نایارانی کوردستان زیاتر واڵا بکە فشاری زیاتر لە سەهرێمی کوردستان بکەن ئەمنەوە مەبەستم ئەوە نییە کە ئێرادەی گەلی کوردستان ئەوەندە لاوازە بتوانین بچێتە ینی بیخەنە ژێربەر بەڵام قەزمانەوەیە کە سێ دەسەڵاتمان هەیە کە شەریەتی کیانی هەرێمی کوردستانە یاسادانان جێبەجێکردن دادوەری ئێمە یاسادانانەکەمان ماوەیەکی درێژە پەچی کەوتیە و پێویستە هەنگاوەکان بگرێت و ناکرێ پرۆسی سیاسی هەرێمی کوردستان دواب بکەوێت لە پرۆسی سیاسی هیوادارم بەڵێ زۆر باشە هیوادارم لایەنە سیاسیەکان گوێبیستی ئێوە ببنن و داواکاری ئێوەیان بە هەند وەرگرت بێت بۆی بتوانن لە نزیکترین کاتدا پەرلەمان کارا بکەنەوە و کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش پێک بێنن سوپاس بۆ هەندرێن ئەحمەد ڕۆژنامەنووس و شۆڤەکاری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی زۆر سپاس